سڵاتان لێبێ بینەران و بیستەرانی کوردستان 24 خی گەورە نوێژ و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بکات. ئەم ئێوارەی ژیان دۆستی لە پایتەختی ڕۆشنبیریم لە شاری سلێمانی. ئەگەر بتەوێ بیتە شاری سلێمانی و پیاسەیەک بە شەقامی سالمدا نەکەیت وابزانە سلێمانیت نەبینیوە. لەبەرەوەی کەشی ئێوارانی ڕەمەزان و کەشی شەقامی سالم زۆر تایبەت و جیاوازە. لێرە گەنج و پیر ڕۆشنبیران هەموو چین و توێژەکان لێرە دانیشتون و کۆڕ و کۆبوونەوەی جیاوازەگرن. خواردن و خواردنەوەی زۆر بە چێژ و بە تامیشی تایە. لەگەڵمان بنەم ئێوارەیە گەشتێکەکەین بەناو شارە جوانەکەی سلێمانیدا. ئێوارە باش ئەسکەندەر چۆنی؟ بەخێر بن ئێوارەی ئێوە باش ئێوارەی بینەرانتان باش. زۆر سپاس. ئەم ناوەتان ڕوو ناکردەوە. خۆی هەڕوو ناکە. جا ئەمێ بزانم نهێنی ئەم شەقامە چییە کە ئاوایە؟ ئەکیدەم تۆ بەو پێیکە باگراوندێکی باشی ئێرە وەرگتووە دەمێکە لێرەی. ئەم نهێنی چییە کە وای کردو چێژێکی زۆر تایبەت با بە شەقامی سالم کە شوێنێکی سادە بەڵام چێژێکی زۆر تایبەت ێگە بیتە سلێمانی و نەی لێرە قاوەیە بخۆیتەوە وەکوای هیچ نەکردبێ. بە تاکید کە باسی شەقامی سالم یا سەهۆڵەکە بکەین هەمومان ذکرایەتی خۆیمان هەیە لەگەڵ ئەم شەقامەیە و ئێمە بەش بە حاڵی خۆمان لە ساڵی 2017 ئەم قاوەخانە خەنجیلانەیەمان دروست کرد و سەرەتا بە تێکەڵکردنی قاوە لەگەڵ موزیک و بۆ یەکەمین جار کە قاوەی کوردیمان لێرە پێشکەش کرد بە دوو تامی زۆر جیاواز کە قەزوان و بنێشتەتاڵە لە دارەبەند دروست دەکرێت بەو شێوازە کە خێزان و کچان و کوڕان هاوشانی یەکتری جێگەیەک هەبوو کە بە یەکسانی تیا دانیشتن ئەویش ئەم قاوەخانە پشکۆلێ بوو کە شتێکی زۆر سادە و تەختە و ئاسن و کۆشکێکی زۆر پشکۆلانە توانیت ڕێڕەوی ئەم شەقامە بگۆڕێ بە شێوازێکی تازەتر کە لە پێشترا نەبوو ئەم شێوازە. بە خۆشحاڵیەوە لە ماوەی 5 ساڵی ئیشکردنمانە توانیمانەکە ئەو ڕێچکەیە پشکێنین کە جێگەکان تەنها بۆ پیاوان نییە بگرە ئافرەتان و کچانیش ئەتوانن لەو جێگانە دابنیشن کە پێوترێ قاوەخانەیە چایخانە. ڕاستەوە جێ دڵخۆشیە چونکە پێشتر بۆ نمونە ئێمە ئافرەتان دایمە ئیرەیمانە بر ئەم شوێنە بۆ بەس بۆ پیاوە ئێمە ناین بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە بینن کچان ژنان خێزانیە. جا چ شتێکی تایبەتە هەیە تۆ بۆ نمونە لێرە خواردنێکی تایبەتمەندێکی ئێوە هەیە لێرە کە خەڵک بە تایبەت بێ بۆی؟ ئێمە سەرەتا کە ئێرەمان دروست کرد وەکو پێشتریش باسم کرد ئێمە قاوەی کوردیمان هێنایەوە ناو بازاڕی کوردستان کە بە شێوازێکی گشتی پێشتر ئەم شتە کوژابەوە بوونی نەبوو و لەگەڵ پێشکەشکردنی دوو جۆر قاوەی تایبەت کە قاوەی قەزوان و بنێشتەتاڵە کە لە شاری سلێمانی بەرهەمی دێنین و لێرەش پێشکەشی میوانەکانمان یەکەین ئەوەی کە بەڕێستان پێشتر خواردان قاوەی بنێشتەتاڵە و لە ڕەمەزانانە خەڵک زۆر ڕەغبەتی لەسەری هەیە لەبەرەوەی کە ئێواران زۆرە خۆین لەبەرەوەی چەند سەعاتێکی زۆر نانوشتمان لە خواردووە ئەم قاوەیە یەکەم شت وەکو هەزمکردن ئەو خواردنەی کە وەکو هازیمێک بەکاری و وەکو فلێڤەریش تابی بنێشتەتاڵ ئەیە کافاینی زۆرەیان کافاینی تقریبان بەڕێژە لە سایە دەی کافاینی تایە و باقیاتەکەی کەی لە بنێشتەتاڵ و ئای بنێشتەتاڵ دروست دەکرێت زۆر تامی خۆش بوو دوارە یەکەمەوە زۆر سپاس بەڵام یەک شتی تر باسی وەت کرد لە ڕەمەزانە کەشەکە گۆڕاوە یان زۆر قەرەباڵغتر بووە کەمتر؟ زۆر قەڵەباڵغتر بووە یەکەم شت هەمومان ئاگادارین ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر کە بوو بە ڕەمەزان ینی پێش ڕەمەزان باران و سەرمایەکی زۆر بوو کە ئەم شەقامەش بەوە هەیە ینی هیچ لەزیست ئێمە هەموو مانگەکانی ساڵ ئیشەکەین لێرەیە بەڵام پێش ئەم وەرزە کە سەرما و سۆڵە بوو بەڵام لە ڕەمەزان و تۆزێ جەوەکە فێنکی کردووە و شەوانە خەڵکانێکی زۆر سەردانی شەقامەکەن و شەقامی سەهۆڵەکە ئەوەی جوانەتیایە کە خۆڕستکانە دروست بووە نەک ئەوەی کە ماستەرپیلانی بۆ دانرابێ یان پرۆژێک بێ یان کەسێک هات بێ ئەم شتەی دروست کرد بێ و هەر لە کۆنیشەوە کە باسیەکەن
کە گەڕەکەەکانی عقاری و شێمحێدین و بەختیاری و بۆ پیاسەکردن لە بۆنەکانە هاتوونەتە شەقامی سەوڵەکە و زۆرم پێخۆشەکە بۆ نمونە میوانێکمانیە لە شارەکانی ترەوە ئەڵێ ئەگەر نەیەم بۆ شەقامی سەهۆڵەکە و لێرە قاوەیەک نەخۆم واستەکەم هاتبێتە سلێمان هیچ گەشتەکە و هیچ نەبووە گەر نەیتێرە سەرکەوتوو بن بەردەوام بن خۆشحاڵ بووم بەخێر بێن گەورەتان کردی لە خزمەتتانە یاخوا بەخێر بێن سەر چاو هاتمە لەم گەنجانە بە هەنێک پرسیاریان لێ بکەم بزانم کۆڕ و کۆبوونەوەکانیان هەمیشە لێرەیە یان بە تایبەت یان بۆ ئێرە ساڵتان لەبێت باشن بۆچی یتە شەقامی سالم شەقامی سالم شوێنێکە کۆڕ و کۆبوونەوەی گەنجە و خێزانەکان زیاترە مەجید و خۆشکەری و هەموو چین و توێژە لێرەیە کۆ بێتەوە ئەمەش مای دڵخۆشیە بۆ باشە ئەگەر میوانێک بێ هاوڕێیەکی تایبەت بۆ نمونە حەسکەی کەشێک بگۆڕن یان بۆ نمونە لە جەرەوە بێت ئەمە وای لێ کات تایبەتمەندیێرە کە بێنی بۆێرە تایبەتمەندیەکە ئێرە ئەوەیە کە هەروکو وتم چۆنەڵی شوێنێکە هەموو جۆرە گەنجانێک و بە تایبەتی خێزانیش کە شوێنێک خێزان تیاکۆ بێتەوە شوێنە زیاتر ئێستا بۆیەوە خۆشە بۆن کە کوڕن باشە لە لای ترەوە بینی کچان و خێزانەکان ژنان پیاوان هەمویان یەنە ئێرە بەڵێ بەدڵنیاییەوە تایبەتمەندی ئێرە چی ینی شتێکم پێ بڵێ کە حەسکی هەموو کاتێک بێت چەند ڕۆژ جارێک سەردانی خۆی هیچ زوو کۆبوونەوەی خۆمە ئێرە هەر بە حکومیکەوە کە شوێنێکشە خواردنەوەی تایە و خواردنی تایە و کافتریە هەر شوێنێ بێت هەموو لێرە کۆبەتەوە بۆیە زیاتر وای لەگەڵ تایبەت بێ دەستان خۆش بێت لە مانگی ڕەمەزانە زیاتر یان کەمتر هەموو ڕۆژە لێرەی هەموو ڕۆژێ سەرکەوتوو بن چ شتێکی ئێرە و زۆر حەز لێ خواردنەکان خودیقەتیا بە سەوڵەکە هەموو جۆرە خواردنێکی لێرەکرێتەوە بینی پاق هەر لە خوارڕێی تاو بۆنی خواردنیە بەسەرتا حەز لێتە سەرۆژ هەمووی مەشروب شتە خۆشە ئافرەتان بێ کاتێکی خۆش بەسەر بەرن خۆشحاڵ بووم لەگەڵەوە زۆر سپاس. کاژمێرەکانی درەنگانی شەوە بەڵام هۆڵەکانی شانۆ و سینەما هێشتا جمەیان دێ لە بینەران و لێرە شانۆیەک نمایشەکرێ بینەرێکی زۆری هەیە ئەمەش یەکێکی دیکەیە لە شەوانی ڕەمەزانی شاری سلێمانی لەگەڵ هەندێکیان قسە دەکەم دەیان دوێنم بزانم شەوانی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەن بە بینینی شانۆ و فلم. کاکەرێز ئەم شەو هاتوون بۆ سەیری شانۆیەک باشە کەشێکی چۆن بوو بە تایبەت شەوانی ڕەمەزانە شەوانی سلێمانی بەم شانۆ و بەم چوونە دەرەوە کۆڕ و کۆبوونەوانەوە چۆنە بۆ تۆ؟ ئەم کاتۆ باشتر بەڕاستی ئەم شەو بینەری شانۆیەکە بووین شانۆیەکی تاوڵی تەواو جوان دەستخۆشی لە ستافەکەکەین بەڕاستی بوونی شانۆیی و بوونی سینەما لەم شارەیە کە خۆی شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری و شاری هەڵمەت قوربانی ناسراوە دەستخۆشییان لێکەم خۆش باشە زانی شەوانی سلێمانی ینی شەوانی چوونە دەرەوە و شەوانی قەرەباڵغی و بە تایبەتی لە دوای ئەو لە دوای بوونی کۆڕۆناوانێک کە ئەم شارە تۆزێ خامۆشی پێوە دیار بوو بوونی ئەم شتانە شتێکی زۆر چالاکە بۆ شارەکەمان. دەستخۆش زۆر سپاس بۆەوە مەمنون خۆشحاڵ بوو. شاری سلێمانی لە شەوانی ڕەمەزانە هەموو ساڵێ ناهەر ئەم ساڵ چالاکی جۆرا و جۆر هەیە سین و زەرف هەیە یاری هەیە ئیتر چالاکی جۆرا و جۆری کولتوری هەیە بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ ئێمە توانیمان نمایشی شانۆیەکەمان لە شەوانی ڕەمەزان بەردەوام بێ ئەو ژیانەوەی کە یاومانە بە شاری سلێمانی ئەوە جمهور ئەبێ قرار بە نەک ئێمە بەڵام خۆشبەختانە پێشوازی ئەو جمهورە جوانە پێشوازی ئەو بینەرەی کە هەموو شەوێ هۆڵەکەمان پڕە لە وزەی جوان وزەمان پێ ئەبەخشن خۆشبەختانە ئەم ساڵیش پێم وابێ ئێمە ینی
جۆرێکی تر لە ژیانەوەمان ناوە بە شاری سلێمانی دڵخۆشم بەوە بە هیوام جگە لە ئێمە شانۆیی تریش هەیە نمایشەکرێ لە شەوانی ڕەمەزانە لە شەوانی داهاتووە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هیوادارم بەردەوام لە شەوانی ڕەمەزانە و شەوانی تریش جگە لە ڕەمەزان بەڵام ڕەمەزان تەقسێکی جیاوازە هیوادارم چالاکی جۆرا و جۆر هەبێ تۆزێ خەڵکی تۆزێ کورد لەو جەوە ناخۆشی کە هەیە لەو کە ئابێ تۆزە بێتە دەرەوە. گەشتێکمان کرد بە شەوانی شاری سلێمانیدا بینیمان هاوڵاتیان دانیشتوانی ئەم شارە ژیان دۆستیەکەن خۆشەویستیەکەن کۆڕ و کۆبوونەوەکانیانەکەن خواردن و خواردنەوەی خۆشەخۆنەوە شەوانی ڕەمەزان پیرۆز دەکەن بۆ هیوایم هەمیشە سفرە و خوانی هەموو لایەک ئاوەدان بێ تا بەرنامەیەکی دیکەی ژیان دۆستی ماڵەوە.